ڕۆژتان باش بەیانیتان باش لە بەیانی 24ێکی دیکەوە لەگەڵ ئێوەی بینەر و بیسەری خۆشەویستی کوردستان 24 بۆ هیوای کە بتوانین بەیانەیەکی باش دەست پێ بکەین بە یەکەوە. لە 9 مانگی ڕابردووی ئەم ساڵ نزیکەی 5 میلیۆن گەشتیار سەردانی هەرێمی کوردستانیان کردووە. جامانەوەی ئەم بەیانیە سەبارەت بە دەستەی گەشت و گوزار قسە بکەین کە ئامانجی چییە؟ ئایا ئەوێت ئەو ڕێژەیە زیاد بکات؟ پلانەکانی چین بۆ ئەوە؟ ئەمە یەکێکە لە بابەتەکان کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەرەکەین. و دووهەم بابەتیشمان باسی ئەوەکەین کە مامۆستایان دەبێت بەبەردەوام دەبینی هەندێک مامۆستا هەیە جانتای پێەیە. لە ناو جانتای مامۆستایەک دەبێت چیتیا بێت ئەو کەلوپەلە پێداویستیان یاخود ئەو پێداویستیانەی کە لە ناو جانتای مامۆستایەکە ئەبێت چی بێت؟ مامۆستایەک چ شتێکی پێویستە کە لەلای ئەو جانتای بێت کە دەچێتە پۆلەوە لەگەڵ خۆی دەیبێت. ئەمەش بابەتێکی دیکەیە کە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین. جا لەگەڵمان بن لە ناوڕۆکی پرۆگرام پاکێج و هەروەها راپۆرتی دیکەشتان بۆ ئامادەکرا. لە پارێزگای دهۆک بە ئامادەبوونی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی ڕسمێکدا 420 یەکەی نیشتەجێبوون بەسەر خێزانی شەهیدان دابەشکرا کە دەستگای خێرخوازی بارزانی بە گشتی سەرپەرشتی پرۆژەکە بکات. دەستگای خێرخوازی بارزانی دەڵێت کە پرۆژەکەیان بەردەوام دەبێت تەنیا ئەم 420 خێزانە نین کە دەچنەوە ئەو پرۆژە نیشتەجێبوونانەوە بەڵکو خێزانی شەهیدانی دیکەش دەگرێتەوە. لەگەڵ من لەم بابەتە بە زانیاری زیاتری سەوەرگرین. خەڵەتا پەروین دەمێ 7 ساڵە و هەڤژی نێوێ شەهید بوویە و نەه زارۆک دوستیە وێ دەمانە و یەک شوان خێزانên شەهیدایە گۆ ئیرۆ دوان رێ و ڕسماندا شقەیەکە ئاکنجی بوونێ پێ هاتە بەخشین. ئەو دیار دکە دوان ساڵاندا وێ gelek bi perîşanî zarokên xwe xwedan kir gu her neh jî xwendevan bûn û halê wê ji halêpiraniya van xêzana ye got heman rewşê da zarokên xwe bi xwedan kirine. Em sê ailet xonekî vebûn. Êkî di biçîkê heyn, êkî heyim jî heft kişê heyn. Polgel her du rojê em hemî xonekî ve dijiyan. Yani gelek o nexweş bû nekare vê tirametkirine avê ne çi tişta. Biçîkê me biçîk hêşek piştî bo bixwedê da hema hêzrî bike heta vê gavê heşt neh biçîk bîn hemî Müslümanê xwedan kînin bi razdeletî heta bîne mezin bîne elhemdillah. مەزنترین پرۆژێ خزمەتکردنا ماڵباتên شەیدان. دەمێ زێدەتری 2 ساڵایە و کار لەسەر vî پرۆژەی تێکردن û kujmê projeyê zêdetirî 29 milyon dolaraya. Serokê desteyawe berhênana herêmê Dûpat dike ev prose dê berdewam be. اكيد هاریکاریە بەرهێنەرە هاریکاریە جناب سەرۆک وەزیران هاریکاریە دەستگای خێرخوازی دکارە بەجۆرە ئینشاڵڵا بەردەوام بن لە هەرێما کوردستان بۆ هەمی ئەو خەڵکی مستحق و ماڵباتên شەهیدۆک و شقەیەکە شایستەیان جێ نیشتەجێبوونێکە شایستە وەرگریتن ئەکید. Şiqeyên akincîbûnê ser 420 xêzanên şehîdên parêzgeha Duhokê hatine dabeşkirin û hindek ji van xêzanan diyar dikin piştî şehîdbûna stûnamalên wan di rewşeka xirab de dijiyan. Wef pêngava îro serokê hikûmetê pê rabûyî ew gelek kêfxweşkirine. Dezgehê Xêrxwaziyê Barzanî diyar dike cudahiya vî karî ew e bi cih înana soza ye. تأكيد أم ديت بردوام بين أول دستي ماتت وكو دزجه خير خوازي بارزاني بتايبتي جيبو أو علاقات برفراهت قال رخراوي نيف دولتي ديزان أو مصداقيتك ودزجه خير خوازي بارزاني تشكري ديال سرمایه‌دارن كردستاني أو پشتیوانيا كل خلقي هي أم ديت بردوام بين خدمتا شهيدين مالباتن شهيدين كردستاني دا بوما مازنترين شانازيا خدمتا وناوك Şiqeyên hatîn dabeşkirin yên projeyên roj sîtîne. Ve qonaxa yekem 368 xêzan dê divan şiqan de bêne akincî kirin. Gu 1758 kes mufadarin. Hevrêst Recep, Kurdistan 24, Duhok. بەهۆی ئەوەی کە تەواوی کەلوپەل و ئەو شتانی کە لە بەردەستی ئێمەن پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەمان زۆربەی زۆریان هاوردە ئەکرێن لە وڵاتانی دەرەوە خەریکە زۆرێکیش لە پیشە کۆن و کەلەپوریەکان لە ناو ئەچن مەترسی لە ناوچوونیان لەسەر بەڵام هەندێک کەس هەن کە دانوێ بەردەوامی بەم پێشەیە بدەن لەوانە دارتاشی کۆن ناڵبەندی و زۆر شتی دیکە ئەوانەی لە بواری کەلەپورناسیە کار ئەکەن ڕای ئەگەێنن کە ئەگەر پارێزگاری لە پیشە کەلەپوریەکان نەکرێت لە داهاتوو مەترسی نەچەوەی لەسەر شوناس و کولتورمان دروست دەبێت.
تحسین دارتاشک خلک آکریا او زیدتری 40 ساله اتناوا و دوکانه دا مجولی درست کرنا تختو درگهانه. لگور لوینن خواه اتناوا دوکانه دا کار کرنا وانا وک سالم برین نمایه جبر کو پیشتر تاوی پیتوی و ناف مالی جعالیه وان و به دستو دار ناف خوی دهاتن آماده کرن. برینو که ما همو تشتید ناف مالی بمچید کرن. يعني شو بجمته يعني بجمته هل تحت قيمة بقرا خانك بقرا بنجرة كشكاوت مولا تحت قودي كده أو قودية يعني أو قودية طاقوات كان يعني هموتش يعني خرطش تناجري ما بل نوكا جه داخية نوكا أو تشتخرنا موا دناوا پیشین کونارو کلپوری دا درینا پشم برگیزان به پیشک هری کونارت تدانان کدناوا آکرداتن امام صدیق یه مایل سر ویکاریو دستنوی جبر نبوینه سمعت جا روز بروژه نامینن یک کم بن و قبل بازار آکره بس از باید درستی و شلب کم من شلا خونه هیله و نسبت عالم دیکش ابا نالبندیه ابا کال کرن ابا نجارن ابا شلیت قدیمن روز بروژه نامین لجم کلپور ناسان وندابونا کارو پیشین کونار به وندابونا ناسنامه عملتان تید دانان بوی او داخازت کن که به هر آوای هبیتن ادوید کارو کریارین دیروکی بهن پاراستن. هلبت کلپور تشته که پیروز و راسنه نوف جواک ما کرده واریدا اگر اوی کلپوری نه پاریزین د ناسنامه ما نوف چی تو کسک معنا ناسید ویجا پیتوی اوی کلپوری پاریزین و السر بچینی دا ناسنامه ما بیت پاراستنو برهم من نوف نچید اتصالم بردا لناوا صادیا جانه تاوی کلو پلو پیت ویج آلیه واسطاین دسترنگین و دهاتن آماده کرن لیت نهادا جبر هاورده کرنوانا اف چند وک برین نمایو یا برف نمانه چید ادگل پیدابونا گهارتن نو افسر جانا روزانه والاتیان دا تاوی کارو پیشین کونار و دیروکی جبر بن نمانه و چنو اوهانه لجم کلپور ناسان بجد از دانا ناسنامه تدانان آری حسین کردستان 24 آکره ڕۆژ بە ڕۆژ تەکنەلۆژیا کاراسانیمان بۆ کات جا گەنجانێک هەن کە ئەمە بە دەرفەت ئەزانن تەکنۆلۆژیا بە شێوەیەکی باش بەکارهێنن لە شاری هەولێر کۆمەڵێک گەنج هەستاون بیرۆکەی پرۆژەیەکیان داناوە ناویان ناوە هۆم سکیوریتی کە لە ڕێگەی پەرەپێدانی پرۆگرام سازی و ئەم کاریان کردووە ئامانجی ئەم کۆمەڵە گەنجاوێک کە لەم سیستەما هاوکاریکردنی ئەو ماڵانە بکەن لە ڕێی سیستەمی هۆم سکیوریتیەوە کە لە ڕووداوە نەخوازراوەکان هۆشیاریان بکەنەوە ئەمیش بە شێوەیەک ئەبێت کە ئەگەر خوا نەخواستە لە هەر ماڵێک ئەگەر ئەو سیستەمە دابنێن لە لای خوانتر لەسەر هەر ئامێرێکی زیرەکە شێوازەکە ئێستا ئەبینن ئەوەیە کە پێشەوەی کە ڕوودانەکە ڕوو بدات ڕووداوکە ڕوو بدات ئەوە بە زەنگێک یاخود بە نۆتیفیکیشنێک ئاگادارەکرێتەوە خاوەن ماڵ ئەوس یەکێکە لەو گەنجانەی کە بیرۆکەیەکیان داڕشتووە بۆ پێشکەشکردنی باشترین پلانی تەکنیکی کە دەتوانێت زیرەکانە و بە کەمترین ئامێر کۆنتڕۆڵی ئەمنی بۆ زۆرترین ڕووبەر دابین بکات. سیستمێکیشان دروست کردووە کە دەتوانێت لە کاتی هەر کێشەیەکدا بە هاواری بەشداربووانی سیستمەکەەوە بێت و هاوکاریان بکات. لەو ئیشە هاردوێر و سۆفتوێرمان هەیە هاردوێرەکە ئەو ئەچیزانەیە کە ئێمە لە ماڵەکان دانین لە شوێنەکان دانین بۆ نمونە ماڵێکە کۆمپانیایەکە هەر شوێنێکە مارکێتێکە ئێمە ئەتوانین دابینین ئەو ئەجهێزانە سۆفتوێرێکش لە کت خۆمان نەبێ خۆ ئێمە چاودێری لەسەر سۆفتوێرەکەین بۆ 24 ساعتی مۆنیتەرینگمان هەیە چاودێری لەسەر سۆفتوێرەکەیکەین بۆ بزانین کە ئەلارم ئەیە ئەلارم نایە هەر شتێکە بێ بۆ ئێمە بۆ ئەوەی ئێمەش ئاگادار بین. تیمەکە تیمێکی مەشق پێکرا و تایبەتەن بەردەوام کار لەسەر دامەزراندن و چاکردنەوەی ئامێرەکان دەکەن و ئاگایان لەو شاشە ئەلکترۆنیای چاودێریکردنیشە کە بۆ ئامێرانەی لای بەشداربوونەوە گرێدراوە. لە کاتی بوونی هەر زەنگێکی ئاگدارکردنەوە لە چەند چرکەی یەکەمدا خاوەن موڵک و لایەنی پەیوەندیدار ئاگادار دەکاتەوە.
دەتوانرێت لە چەند بوارێکی جیاجایە و لە چەند شوێنێکی جیاجایە سوودمەند بین لێ وەکو سیستمی بانقەکان بنکەی فرۆشتنەکان شوێنی ئاڵوگۆڕکردنی دراوەکان هەروەها لە نەخۆشخانەکانە کە ئەتوانرێت سوودمەند بی لێ بە کورتی ئەتوانین بڵین سیستمی ئاگادارکردنەوەی پێشوەختە سیستمێکە کە پراوپڕ وا دروست کراوە کە گشت هاوڵاتیان گشت چین و توێشەکان بتوانن سوودمەند بن لێ هەست بە ئارامی و ئاسایشی بکەن حتا وەکو ئەگەر دوور بن لە ماڵ و سامانەکانیان. پرۆژەکە لەلایەن ئەو گەنجانەوە دروست کراوە کە سەرەتا سەرمایەکی زۆر دیاریکرا و دەستپێکیان بووە بەڵام لێهاتووی و کارامەی و خواستی زۆری هاونیشتیمانیان لەسەر کارەکانیان پاڵپشتی سەرەکی و بەرەو پێشچوونی پرۆژەکەیان بووە. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. گەنجانی کوردستان تەنیا لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە نییە کە دەیانەوێت کوردستان بەرەو پێشەوە ببەن بەڵکو ئێستا گەنجانی کوردستان خوازیاری زۆر بواری دیکەن کە بێنە ناو بوارەکە و کاری تیا بکەن کوردستان بە هەموو جیهان بناسێنن و هەر لە ناو خودی کوردستانیش هەلی کار بڕەخسێنن جگەلەوەی کە خۆشیان بتوانن ببنە کارگوزارێکی باش لە ناو هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە وڵاتەکەمان پێویستی بە دەستی کاری بیانی نەبێت. جا ئامارەکانی هاتنی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان بەراورد بە ساڵانی ڕابردوو 3 هێندە زیادی کردووە بۆیە باسی گەنجانم کرد ئێستا باسیەوەکەم کە خوێندنی گەشتیاری چەندە گرنگە لە بوارەیە جگە لە کەش و هەوا زۆری شوێنەوارە گەشتیاکان کە هەمانە و گرنگیدانی حکوومەتی هەرێمی کوردستانش بە تایبەتی کابینەی نوێیەم بە کەرتی گەشتی گوزاری وای کردووە کە گەشتیار زیاتر سەردانی هەرێمی کوردستان بکات. لە ماوەی ڕابردوو وەک ئەوەی کە چەند جارێک باسکرا لە هەواڵەکان و لە پرۆگرامی ئێمەش باسی لێوەکرا نزیکەی 5 میلیۆن گەشتیار سەردانی هەرێمی کوردستانی کردووە و ئەم ڕێژەیە گەشت و گوزار ئامانجێتی کە لە ساڵانی داهاتوو زیاتری بکات ئامارەکە بگەێنێتە نزیکەی 6 میلیۆن ئەمە پێویستی بە کارکردنێکی باشە پێویستی بۆی کە پلانێکی باشی بۆ دانرێت و ڕێبەری گەشتیاری هەبێت شوێنە گەشتیارەکان ئاوادان بکرێنەوە زیاتر شوێنی حەوانەوە بۆ میوانەکان هەبێت کە بمێننەوە بۆ گەشتیارەکان ئەوەی ئەمڕۆ من قسەی لەبارەوە ئەەکەم خوێندنی گەشتیاریە لە هەرێمی کوردستان خواستی گەنجان بۆ پیشەی ڕێبەری گەشتیاری چۆنە میوانی من سەبارەت بەمە ئارام عیزەدین دەبێت کە پسپۆڕی گەشتیاریە ئەم بەیانیە لەبارەی پسپۆڕێتی و بەهێزکردنی دەستی کار لە کەرتی گەشتیاری گفتوگۆی لەگەڵەکەین بەخێر هاتیت کاگارم زۆر سپاسەکەم بەیانیتان باش خۆشحاڵم کەوا لێرەم ئێوەش باشتر کاگارم ئەوەی کە باسمان کرد باسکردنە لە پەرەپێدانی گەشتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان جا ئەگەر بە شێوەیەکی ئەکادمی بێ ئەوە زۆر باشتر کاتە ڕێبەری گەشتیاری و خوێندنی گەشتیاری چۆنەکرێت لە کوردستان پەرەی پێ بدرێت دەستخۆش بۆ پرسیارە بەڕاستی زۆر زۆر گرنگە من لە ئامارەکانەوە دەمێت دەست پێ بکەم بەڕاستی ئەگەر بە ژمارە سەیریکەم وەکو خۆت ئاماژە پێدا زۆرە ئاماری ئەوانی کەوا دێن بۆ هەرێمی کوردستان بە شێوەی گەشتیار بەڵام لە ڕووی ئەکادمیەوە ئێمە ئەبێت بە سیستەمێک سەیری ئەو شێوە گەشتیاریە بکەین یا بڵێن سیستەمی گەشتیاری لە هەرێمی کوردستان چۆنە بەڕاستی ئێمە لە ڕووی ئەکادمیەوە لێ رازێنین زۆر زۆر بەرداخەوە ئێمە بەشی زانکۆ یا بڵێ ئەکادمی لەگەڵ دەستەی گەشت و گوزار و وەزارەتی گەشت و گوزار ئێمە ئیشەکەی بۆ گەشتیاری ئەوانی بە هەماشەوە ئیشەکەن بۆ گەشتیاری بەڵام ئێمە لە دۆڵێکین بەداخەوە ئەوانی لە دۆڵێک ئەنی ئەو هەماهەنگیە نییە بۆ ئێمە جەلەمەت باسی لە خوێنی گەشتیاری کرد ئایا چەندە گرنگە بێگومان هەموو شتێک بە خوێندن باش دەبێت هەموو شتێک بە شێوەی زانستی بخوێنرێ زۆر زۆر باشە بێت ئێمە ناڵێن با گەشتیاری نەبێت چەندە بەشی گەشتیاری هەبێ خوێندی گەشتیاری هەبێ لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان هەبێ ئێمە پێمان کەمە ئەو وڵاتی ئێمە مادام سەرچاوەکانی تێدایە بۆ بوون بە گەشتیار و گەشتێ لە سەرچاوی هەم مرۆیی هەم سروشتی تێدایە بێگومان پێویستمانەیە بە شێوەیەکی زانستی ئەم کەرتە بەرەو پێشبەری باشە کاگەرم ئێمە کە بنەماکانی گەشتیاریمان هەبێت خوێندنی گەشتیاریشمان هەبێت بەڵام ئێوە لەم پەڕێکەیەکە ئەو هەماهەنگیە نیە لە نێوان ئێوە و کەرتی گەشتیاری بەگشتی بەڵام لە ڕووی خوێندکارانەوە تا چەنە قوتابیان تا چەنە گەنجان ڕوئەکەنە ئەم بەشە چەنە حەزەکەن کە ئێمە جارە ئەبێ بزانین چەندە گەشت و گوزار لای ئێمە ئاشنایە بەداخەوە تازە ئێمە لە ئەلفوبێ گەشتیارین وەکو کورد ئێمە نازانین بەڕاستی ینی گەشتیار خۆشببختی گەشتکردن وشەی گەشت و گوزار ئەوانەمان هێشتا زۆر زۆر لە سەرەتایە
بۆیە بەڕاستی ئەمانە هەمووی دەبێ بە خوێندن چارەسەر بکرێت چۆن لە سەرەتا و دەست پێکەن وانەی ئاینی خوێنین ئەبێ لەو سنفەوە لەو کلاسەوە ئێمە دەست پێ بکەین وشەی گەشتیار و یا پێناسەی گەشتیار دەرچوون لە پراکتیکەکەی بە قوتابیەکان بناسێنین بەداخۆ ئێمە لەو لایەنەوە زۆر لاوازین بۆیە زۆر کاری پێویستە ئەوەی کە کراوە ئێمە ناڵێن هیچ نەکراوە بەڵام زۆر پەرتەوازەیە باشەکەی تێدانە باشە کاگەرم وەرگرتنی ئەزمون هەمیشە باشترینە ینی ئێمە لە وڵاتانی دراوسێکە هەمانە کەرتی گەشتی گوزاریان زۆر بەهێزە خوێندنی گەشتی گوزاریشان چۆن هەوڵتان داوە وەکو بە شێوەیەکی زانستی ئەزمون لە وڵاتانی دراوسە یا ئەو وڵاتانی کە کەرتی گەشت و گوزاری تێدا پەرەدراوە ئەزمون وەربگرن ئێمە لە ئاسی ئەکادمی خۆمان بەڕاستی قەتیس کراین چوارچوەیەکمانەیە تەنها لایەنی ئەکادمیکاڵێن بە هیچ شێوەیە پەیوەندیەک نییە لە بینی وڵاتان بۆ ئێمە بۆ نمونەگەر خولی تایبەتمان بۆ بکەنەوە زۆر جار داوامان کردووە با گروپێک بلێرین بۆ تورکیا بۆ مانگێک بۆی بزانن ئەلێ ئەزمونێک وەرگێن وەکو جەناب دوتر ڕێبەری گەشتیاری ینی ئەو کێشەی بە تایبەتی لە ڕێبەری گەشتیاری هەمانە ینی گەورەترین کێشەیە لە بەشی گەشتیاری لە هەموو هەرێمی کوردستان یەک بەشمان هەبوو ئەوەشان هەر نێژ داخراوە ینی ئێمە دەبێ بزانی جێگای بڕیار چێ بڕیارەدا ئەو کەسانی کە لەوێن چ باگراوندێکی گەشتیاریان هەیە بۆی بتوانین بڕیارێک بدەن لەسەر ئێستای گەشتیاری و پلاندانان بۆ داهاتوی گەشتیاری بەداخۆ ئێمە هیچ هەمانجیەک وارە ناوخۆ نییە چۆن نتوانین لەگەڵ دەرەوە بیکەین ئاسان نییە بۆ ئێمە باشە کاگارم ئەگەر خوێندنی گەشتیاری بۆ بخەیتە چوارچێوەیەکەوە خۆی لە چی ئابینێتەوە چۆنە خوێندنی گەشتیاری زانستێکە خوێندنی گەشتیاری ئەتیکێتێکە دامەزراوە دروست بوو لە وڵاتان لە ئەمڕۆی وڵاتان بۆ پێویستی ژیان لە بەرۆی ئەو سەرقالەیە کە ئێمە هەمانە بەڕاستی پێویستەکە پێویستمان بە ئیسراحەتێکە ئەم ساڵ بەپێی ئەو ئامارەیە کە ڕێکخراوی جیهانی بەلێ گەشت و گوزار هەیەی ئەوانەیە کە گەشتەکان نزیک بوونەوە لە 2 ملیارد کەس ئەم هەموو خەڵکە ئەچێ بۆ ئەوەی دوورکەوێتەوە لە جێگای ژیانی خۆی بۆ ماوەیەکی کورت بۆ ئیسراحەتە بە خۆی بدە بۆیە ئەمانە هەمووی زۆر گرنگە هەمووی چێتە قالبی گەشت و گوزارەوە گەشت و گوزار ئەتیکێتە کولتور ناسینە یەکتر ناسینە خۆ بەتاڵکردنەوەی لەو ژاوەژاوەیەکەوە هەتا ئەچی دووبارە ژیانەوەیە زۆر دڵ بەکارەکەت خۆشە بێکەوە دێتەوە بۆ سەرکارەکەت کەواتە گەشت و گوزار پێویستەیەکی هەنووکەی هەر تاکێکی کوردستانە باشە تا چەنە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان گرنگە کە کەرتی گەشت و گوزاریش وەکو سەرچاوەیەکی داهات بۆ هەرێمی کوردستان چاو لێ بکات لە کاتێکدا کە هەمیشاڵە نەوت بەڵام مەرجنیە تاوەکو هەتا نەوت هەر بازاڕی بەم شێوەیە بێت ڕەنگە سپەی دووسپێ هەر ئەم گرنگی ئێستای نەمێنێت بەڵام لە ڕووی گەشت و گوزاریە چۆن نەتوانێت هەرێمی کوردستان گرنگی بۆ بابەتەودا چۆنیش ئەتوانێت سوودی لێ وەربگرێت من لەوەی جورات نەکەم ئەو پرسیارە وەڵام دەمەوە لەبەرەوەی من هەموو فشارمان ئێمە لەسەر بەهێزکردنی سەرچاوە مرۆڤیە لە بەشی گەشتیاری کە ئەوەم بەهێز کرد خۆی کەرتەکە بژێتەوە بەداخەوە ئێمە ئەڵێن 6 ملیۆن 5 ملیۆن کەس هاتۆ بۆ ئێرە بەڵام با بچین ئامارێک بکەین لە ڕازبوونی گەشتیارەکان لە ئەتیکێت و هەسوکەوتی ئەو کەسانی کەوا لە ناوچە گەشتیارەکانن ئەو کەسانی کە خاوەن ئەو شوێنە گەشتیاریانن ئەو کەسانی کە ئەو شوێنانە بەڕێوە ئەبن هەسوکەوتمان چۆن بۆ بەرامبەریان بێگومان ئەوە نییە لەو ئاسەکەەوە ئێمە ئەمانەوە بۆ ئێمە پێویست لە سەرەتا ئەو سەرچاوە مرۆیی ئەو هێزە توانایی کە لە گەشتیاریە هەمانە ئەوە بەهێزکەین من دوای لەسەر وە قساکەم ئایا ئەمە بێ بە سەرچاوی دووەمی داهات یان باشە تێگەیشتنێکی هەڵە هەبووە بەرامبەر بە خوێندنی گەشتیاری و ئەم شێوەی کە باسیەکەین ئەم تەکنیکەی کە ئەبێ لە کوردستانە هەبێت چۆن بێ وەڕاستکەینەوە خۆی بەشی گەشتیاری بەڕاستی ئێمە سیستەمێکمانێ پێوترە 30 بە 7 لە بەشی گەشتیاری ئێمە ئەتوانم بڵم پێویستمان بە بڕوانامەی بەهێز و بەرز نییە بەڵکو 2 ساڵیەک و 3 ساڵێک تا 4 ساڵی لەوە زیاترمان پێویست نییە بۆ ئەوی بتوانین کەرتی گەشتیاری خۆمان بۆ تاچی گەشتیاری بەهێزکەین ئەوانەی کە پێویستمانە بۆ نمونە ئەگەر بەڕێوەبەرێکی هوتێلێک بانکهێشتێک بڵێتەوە لە چ ئاستێکی ئەکادمی لە وڵاتان لە بەکارهێنەرە زیاتری نییە پێویستمان بۆ نییە پێویستمان بۆ نیە خۆمان مەشغوڵکەین بە بڕوانامەی بەرزەوە بەڵکو دەمانەوێت پیشەییش دەبێتەوە
جارێ ئەم پیشەیە ئاشنا بکەی بە کەسێک وەکو چۆن دارتاشی هەموو کەس ئەزانێت چۆنە و چۆن پێی بگات باشە مەرجی کەسێک کە بێوێت لە خوێندنی گەشتیاری بخوێنێت چین ئەو مەرجانی کە کەسەکە بگرێتەوە بۆ نمونە زمان بزانێت تەمەنی لە نێوان چەند بێت دەرچووی چی بێت ئەو پرسیارە بێ بێنی لە دواوە یعنی لە ئاستی بڵێ پەیمانگا و زانکۆنە بێ بابێتە خوارەوە باشە من ئەمەوێت لە ئامادەیەوە ئەو خەڵکە بەخۆشیەوە بێ بۆ گەشتیاری بۆ بەشی گەشتیاری بۆی دەبێت من ئەوەی پێ بناسێنم ئێمە پرۆژەیەکم داوە بە وەزارەتی خوێندنی باڵا لا ئێمە بزانم ینی ئۆکەی بۆ بەڵام ئەچێ بۆ پەروەردە ئەو پرۆژەیە ئەوەیە لای ئێمە بەشێکە بوو کە ئەم ساڵ نەما ئەوش ڕێبەری گەشتیاری بوو کە هەستین بە ئاشناکردنی قوتابیانی هەموو قوتابخانەکانی لە هەرێمی کوردستانی حکوومیەکان بە سازدانی گەشتی زانستی بۆ شوێنە گەشتیاری و مێژوویەکان و هەروەها مۆزەخانەکان بێت نەخێر بۆ نمونە تۆ لە پۆلێکی سیتر کەسێک هەیە لە پۆلی 4 و 5 بڵێ بنەڕەتین بیان هێنە گەشتیار بیان بۆ مۆزەخانەی هەولێر ئێمە ڕێبەری گەشتیاریمانەیە ئەچێ لەگەڵی ڕێنمایەکان زۆر بەوردی بۆی باسەکە ئەمانە زانستیان هەیەلەوە ینی ئاشنای بکەین بەو کولتوری کەوا ئێمە هەمانە ئێمە زۆشتمان هەیە بەڵام خۆمان وێڵمان کردووە ویری لێ ناکەینەوە بۆ هێشتەکان ئێمە ئەبێ هەمووی لە بنەڕەتەوە دەست پێ بکەین چۆن پەروەردە هەیە ئەبێ پەروەردەی گەشت و گوزار لەناو تاچی کورد بچەسپێنی باشە کەواتە ئەتوانین بڵێن جگەلەوەی کە ئەمانە هەر لە قۆناغێکی دوای ناوەندیشەوە ینی دەست پێ بکەن مەبەستەوە هەر لە ناو پرۆسەی خوێندن هەبێ ئەمە تا چەندە ئەوە ئاکات کە هەستی نیشتیمان پەروەریش دروست ببێت لەلایەن بێگومان تۆ کاتە وڵاتەکەت خۆشەوێ ئەو کاتە من ناڵم سەی سویسرا سەی ئەو وڵاتانە بۆ وایە ئێمە وانی نەخێر هەوڵە دەم من ئەوە مادام بنەما سروشتەکانم هەوڵە دەم لا نەزانستەکەشی بەهێزکەم ئەبم بەرکابەری ئەو وڵاتانە لەباتی بڵم لە ئێران وا و تورکیا وا و لە وڵاتانی تروە بێگومان من ئەمێ بەس ئەوەندە بڵێم بەهێزکردنی سەرچاوە مرۆیەکان هەموو تێڕوانینمان ئەگۆڕێ هەر لە ڕووی نەتەوەیەوە هەر لە ڕووی پیشەیەوە هەر لە ڕووی خۆشەویستی کارەکەتەوە دڵسۆزی بۆ کارەکەت داهێنان لە کارەکەت ئەوان هەموو پەیوەندی بەوە هەیە باش ئێمە زۆر سپاسی بەڕێز عالم عیزەدینەکەین کە پسپۆری گەشتیاری بووە مامۆستای زانکۆ بۆ ئەم بەیانیە سەبارەت بە خوێندنی گەشتیاری لە هەرێمی کوردستان گفتوگومان کرد سپاس دەکەین کە لەگەڵمان بوویت ئامادە بوویت یاددارم پەیامەکەمان گەیشت بێ سپاس بەهۆی بوونی ژمارەیەکی زۆر لە توشبوانی نەخۆشی تالاتسیمیا لە دەڤەری ڕاپەڕین تەندروستی ڕاپەڕین سنتەری تالاتسیمیای کردوتەوە ئێستا توشبانی ئەو نەخۆشیە لە جیاتی ئەوەی کە بچن بۆ سلێمانی ماگانە لە ڕانیا خوێن و پێکاتەکانی خوێنیان تێدەکرێت بەڕێوەبەری کارگەڕی سنتەرەکە دەڵێت کە هێشتا کۆمەڵێک کە پێویستی هەیە ماوە کە بتوانن باشتر خزمەتی ئەو نەخۆشانی پێ بکەن توشبوویەکی تەمەەن 17 ساڵی نەخۆشی تالاسیمایە و بەسەریەکێک لە بێدەکانی نەخۆشخانە لە کاتی تێکردنی خوێن وانەکانی دەخوێنێ ئەوین لە تەمەنی سێمانجیەوە دەرکەوتووە نەخۆشی تالاسیما لە جۆری مایجەری هەیە و مانگانە جارێک گیان زیاتر پێویستی بە وەرگرتنی خوێنە لەگەڵ ئەوین چەندان هاوتەمەن و نەخۆشی تری تالاسیما هەن کە لە سنووری ڕاپەڕین مانگانە پێویستیان بە وەرگرتنی خوێن هەیە کردنەوەی سنتەری تالاسیما لە ڕانیا ڕێگای درێژی ڕانیە سلێمانی بۆ نەخۆشەکان کەم کردوتەوە و ئێستا هەر لە ڕانیا چارەسەرە پزیشکیەکان وەردەگرن پێشتر هەموو مانگێک خوێنم وەرگرتووە بەس ئەم ساڵ محافەزاتی دیکەم بۆ دروست بووە خوێنم زیاتر دەوێت بە 3 هەفتە جارێکی خوێن لە خۆمەکەم ئێمە لە 2002 سەردانی سنتەری تالاسیمای سلێمانیمان دەکرد لەوێش خزمەتێکی زۆر باشیان کرد دەستخۆشی لەوانیش دەکەم بەڵام لێرەکە ئەم سنتەرەمان بۆ کراوە کار ئاسانیەکی زۆرە بۆ نەخۆشانی تالاسیمیا ئەهنی ڕێگای سلێمانی زۆر دوور بوو سنتەرەکە دەیان نەخۆشی تالاسیمای گرتۆتە خۆ لە جۆری مایجەر و ئینتەرمیدیەم و لەگەڵیدا ژمارەیەک نەخۆشی هیمۆفیلیاشێ سنتەری خوێن لە ڕانیا لە هەر کاتێک پێویست بێ خوێن و پێکاتەکانی خوێن بۆ نەخۆشانە دابین دەکات نەخۆشانی سالاسیمیا لە ئێسادا نزیکەی بۆ 160 نەخۆشمان لەو دەبەرەدا هەیە بە هەموو جۆرەکانەوە کە بە جۆری
نەخۆشی مایجەر و ئەنتەرمیدیا و ماینەر و هیمۆفیلە و ئەوانە ئەو نەخۆشانە ئەوانەی کە مایجەرن نەخۆشی مانگی دوو جار خوێن وەردەگرێت هەیە مانگی جارێک خوێن وەردەگرێت ئەوەی هیمۆفیلیا زیاتر پێویستی بە عیلاج و پێویستی بە پلازمای خوێنە. تالاسیما نەخۆشیێکی بۆ ماوەی خوێنە و سێ قۆناغی هەیە. بە پشکنینی پێشوەختی هاوسەرگیری دەکرێت ڕێگە لە تووشبوونی منداڵ بە نەخۆشیەکە بگیرێ. ئەم نەخۆشیە خۆشبەختانە توانێت ڕێگری لێ بکرێت بەوەی کە ئەگەر کوڕ و کچێک هەردووچان هەڵگری نەخۆشی تەلاسیما بن هاوسەرگیری نەکەن ئەبێ هۆشیاری بڵاو بکرێتەوە ئەبێ مامۆستایانی ئاینی ئەو هۆشیاریان لابێکە ئەم نەخۆشیە لە هەرێمی کوردستان نابوونی هەیە و مادام ئەتوانێت ڕێگری لێ بکرێت ئەبێ ئەوان هاوسەرگیری بۆ کوڕ و کچێک ئەنجام نەدەن تا پشکنینیان پێ نەبێ پشکنینەکە بێت لە سەنتەری ڕسمیەوە بێ. ئەگەرچی هێشتا کۆمەڵێک پێویستی ماوە بۆیان دابین بکرێ بەڵام کردنەوەی سنتەری تەلاسیما لە ڕانیا کاراسانی زۆری بۆ تووشبوانی نەخۆشیەکە کردووە چونکە پێشتر تووشبانی ئەو نەخۆشیە پێویست بوو سەردانی سلێمانی بکەن بۆ وەرگرتنی خوێن و پێکاتەکانی. ئارەسەمی کوردستان 24 ڕانیا. ئەم بەیانیە دەمانوێت کەمێک باس لەوە بکەین کە مامۆستایەک ئەوەندە گرنگەکە وانە بە ئەوان ماڵن قوتابەکانی ئەڵێتەوە ئەوەندەش گرنگەکە چۆن قوتابەکان خوان ئامادە دەکەن بۆ ڕۆژی نوێی خوێندنیان ئەوانش بە هەمان شێوە ئامادەکاریان هەبێت هەندێک پرۆسیجەر هەیە بێ پیاتێپەڕن هەندێک ئەتوانین بڵین تایبەتمەندی هەیە لە مامۆستاکانە ئەبێ ئەو تایبەتمەندیانیان تێدا بێت بتوانن ئەو کارانە ئەنجام بدەن بۆی کە هەم خوێندن لە لای قوتابێکە خۆشەویست بێت و هەم وانەیەک بێت کە قوتابی تێدا چێژ وەرەگرێت جگە لەوەی کە زانست و زانیاری فێر ئەبێت جامەشەکەوێتە سەر مامۆستاکان هەندێک لە مامۆستاهان هەیە تەکنیکی جیاوازیان هەیە بۆ ئەوەی کە وا بکەن قوتابی زیاتر دڵ ببەستێت بە پۆلەکەیەوە زیاتر حەز بە خوێندن بکات ئەو 45 خولەکەی کە لە ناو پۆلە ئەمێنێتەوە زیاتر بیاوێت سوودی لێوە بگرێت و پێی خۆش بێکە لە پۆلایە جا بەشێک لە مامۆستایان یاخو زۆربەی مامۆستایان ئەبێت جانتایەکیان پێ بێت. تر من نازانم ئێستا باسی ئەوە کەم زانم تا چەندێک مامۆستاکان ئەو جانتاییان پێەیە و جانتاکانیان چی تێدایە. مامۆستا سلێمان سەلیم نووسری پەروەردەیی ئەم بەیانیە لەگەڵمانە سەبارەت بە جانتای مامۆستا قساکەین کە ئەبێت چی تیا بێت بۆی کە قوتابی بتوانێت سوود لەو شتومەکانی کە لەناو جانتای مامۆستاکەی وەری بگرێت و بۆ فێرکاری زیاتر یارمەتی قوتابێکام دات. بەخێراتی مامۆستا. سپاستان دەکەم زۆر مەمنون زۆر سپاس لە باوە دیدارە بەیانی ئێوە هەموو بینەرانی کوردستان 24 بەیانیتان باش مامۆستایان و قوتابیانی بەڕێز ئێستا لە ناوەندەکانی خوێندنن لە ناو پۆلەکانن بەیانی هەمویان باش سڵاو ڕێزم هەیە لە بۆ هەموو مامۆستایان و قوتابیان لە بۆ ئێوەی بەڕێز سپاستان دەکەم. بێگومان لە هەر شوێنێک دوو کەس بە یەکەوە بێت هەم بەرامبەرەکەی مافی هەیە بەسەر و هەمە ئەوکی هەیە بەسەر ئەوەی ترەوە وەکو مامۆستایەک کە ئەو ئەرکە چییە کە مامۆستایەک هەیە چ لە ڕووی پۆشینی جل و بەرێک چ لە ڕووی ئەوەی کە چۆن خۆی ئامادە کرد بێت ئەو بنەمانی کە بێ مامۆستایەک هەیبێت چییە بۆی کە چۆنەڵێت نەوەیەکی بخرێتە بەردەست ئەم نەوەیە دواتر کۆمەلگایەک پێکەهێنێت کە کۆمەلگایەکی تەندروست بێت. مامۆستا وشەیەکی زۆر پیرۆزە و ناوێکی زۆر گەورەیە وەکو خۆر و ئەستێرە وایە وەکو دایک وایە گەورەی دایک وەسف ناکرێت گەورەی مامۆستاش وەسف ناکرێت بەڕاستی چۆن خۆر هەموو ڕۆژێ خۆی نوێ دەکاتەوە بە شێوازەشی نوێ دێتن مامۆستاش دەبی هەموو ڕۆژێک خۆی نوێ بکاتەوە هەموو ساڵێک خۆی نوێ بکاتەوە بە تایبەت ئێستا دەستپێکی ساڵی نوێی خوێندنە چونکە مامۆستا ڕابەرە سەرکردەیە مامۆستا وەکو هەنگ وایە بۆ خۆی ناژی بۆ قوتابیەکانی دەژی لە شێوەی مۆمێک وایە بۆ خۆی دەتوێتەوە ڕووناکایی بۆ قوتابیەکانیتی بەڕاستی بۆیە مامۆستا چەند گەورە بی چەند گرنگی بە پیشەکەی خۆی بدا لە هەموو لایەکەوە لە هەموو ڕوویەکەوە لە پۆشینی جلوبەرگە لە ڕاهێنانە لە وانەوتنەوەیە لە تەکنەلۆژیای سەردەمە جانتایە هۆیەکانی فێرکردنە پەرتووکە خوێندنەوەیە هەموو ئەو شتانە هەنگ بەیانیان زوو لە شانەکەی خۆی دێتە دەرەوە 100 کیلۆمتر دەبڕی بۆ ئەوەی جوانترین شیلەی گوڵێک بمژی بۆ ئەوی بیهێنێتەوە خزمەتی خۆی و ئەو شانە هەنگەی پێ بکە کە لە ناویدا دەژی مامۆستاش بە هەمان شێوە دەی بەو شێوە بیتن 100 کتێب بخوێنێتەوە بۆ ئەوەی چەندین وشەی جوان و پەروەردەیی بتوانی ڕۆژانە پێشکەشی قوتابیەکانی بکە
هەموو ڕۆژێک کە دەچێتە دەستپێکی وانە پێش هەموو شتێک دەبی پەیامێکی پەروەردەی پێشکەش بە قوتابیەکانی بکە بۆ ئەوەی قوتابیەکانی پەروەردە بکە ئێمە ئەو قوتابیانە ئامادە دەکەین لە بۆ ژیان بەیانی کە ئەوان دێنە شوێنی ئێمە ئەوان دێنە ئێروکانە ئەوان ئەو وڵاتە بەڕێوە دەبن دەبی فێریان بکەین چۆن وڵات بەڕێوە بن چۆن لە پیشەکەی خۆیاندا سەرکەوتو بن هەموو ئەوانەی ئەمە کەوانەیان پێ دەڵێن بەس نابنە مامۆستا دەبنە پزیشک دەبنە ئەندازیار دەبنە دایک لە ماڵ دەبنە باوەک خاوەن پیشەک دەبن کەواتەوە هەموو ئیشی مامۆستایە پەروەردەیان بکات چەند مامۆستا ئیشەکەی خۆی بە جوانی پەروەردە بکە زیاتر کاریگەری لەسەر قوتابیەکانی دەبێت زۆر باشە مامۆستا من کە دەستم پێ کرد وتم من نازانم تا چەندە مامۆستاکان ئەبێ پابند بن بۆی کە جانتایەکیان پێ بێت تا چەندە گرنگەوە جانتایان پێ بێت ئەو جانتایشە بێت چیتیا بێت دەست خۆش سپاس دەکەم هەموو خاوەن پیشەکان جانتای تایبەت بەخۆیان هەیە ئافرەت جانتای تایبەت بەخۆی هەیە قوتابی جانتای تایبەت بەخۆی هەیە پارێزەرە پزیشکە خاوەن پیشەکان ئەوانەی کە پیشەی کاری دەستی دەکەن هەموو جانتای تایبەت بەخۆیان هەیە ئەی بۆ دەبێت مامۆستا جانتای تایبەت بەخۆی نەبێتن ئەی مامۆستا لە هەمووان گەورەتر نییە وەکو دایکوانە هەموو پیشەکانی لە باوەژ نەگرتیا هەموو شاگردی مامۆستانینە هەموو لە بەردەم مامۆستا پەروەردە نابن کەواتە دەبی مامۆستا جانتای تایبەت بەخۆی هەبێتن بەداخەوە مامۆستایان وەکو پێویست ئەو هەڵگیری ئەو جانتایانی یعنی داوا لە وەزارەتی پەروەردە دەکەم کاوبی کاتە مەرز لەسەر مامۆستایان دەبی هەموو مامۆستایەک جانتایەکی تایبەت بەخۆی هەبیتن هەموو ئەو کەلو پێداویستیانی تێدا بیتن کە مامۆستا ڕۆژانە لە ناو پۆردا پێویستی پێدەبێت باشە ئەبێ ئەو جانتایە چی تێبێت کە ئەوەندە پێویستە کە مامۆستا ئەو جانتایە دەبێت چی تێدا بێت ئەوە جانتایەکەی منە باشە ئەوە جانتایەکەی منە ئێستا لێروکانە لۆی شتەکانم لەسەر مێزەکەیداننا لۆی دڵنیا بن کە ئەو شتانەی ئەمن باسی دەکەم لە ناو جانتاکەمدا جێی دەبیتەوە شوێنی دەبیتەوە ئێمەش پێمان خۆشە کە دانە بەدانە دەری بێنیم بزانین دانە بەدانە دەری دەین بەڵێ ئەوە قەلەم ماجیکە کە لە ئێستاکە مامۆستا ڕۆژانە کاری پێدەبیتن لە بۆ نووسین ئەجا ئەگەر ڕەنگاوڕەنگ بی باشترە سەرنجی قوتابی زیاتر ڕادەچێشیتن بەڕاستی ئەوە قەلەم جافە ئەجا بە ڕەنگاوڕەنگ مامۆستا دەبی پێ مامۆستا بۆ مەبەستانە کە ڕەنگاوڕەنگ بێت ڕەنگاوڕەنگ سەرنج ڕادەچێشن ئێستا کە تەماشای ئەو سەوزایی ئێروکانە بکەین ڕەنگاوڕەنگە سەرنجی هەمومان ڕادەچێشن یەک ڕەنگ سەرنجی قوتابی ڕاناچێشتن هەر لۆ خۆی سروش بە ڕەنگەکانەوە جوانە مادەم ئەو هەمە ڕەنگەی تێدابی دەبی هەموو ڕەنگەکانیش لەوانە گوتنەوە بەکار بهێنێتن یەک لە جۆرەکانی قوتابی بینینە زیرەکی بینین هەندە قوتابی هەیە بە چاو زیاتر لە بابەتەکان تێدەگاتن وەک لەوەی بەبیستن چونکە مامۆستا دەبی گرنگی بە جۆرەکانی زیرەکی بدە هەندە قوتابیمان هەیە بەبیستن زیاتر تێدەگەوە هەندە قوتابیمان هەیە ببینین زیرەکی بیستینمان هەیە ئەوە لە بۆ سڕینەوە بەکاردەهێتن سەبوڕی پێپاک دەکەیەوە ئەوە زۆر گرنگە مامۆستا پێبیتن ئاخر جاری بووە بە بیرم هێت لە ناو پۆلە ئایان ناردین مامۆستا خۆی پێنەوە بڕۆ لە پۆلەکەی تەنیشتن ئێستا کەش ئەو دیاردەیە زۆر هەیە مامۆستا هەڵگیری قەلەم ماجیکێک نییە بەداخەوە داوا لە قوتابی دەکات قەلەم ماجیکێکی پێ بدە یان قوتابی دەنێتە پۆلەکەی دی داوا لە مامۆستای چاوکاری دەکات کە قەلەم ماجیکێکی لە بۆ بهێنیتن گوتمان قەلەم زاف ئەویش بە هەمان شێوە ڕەنگەکانی هەبیتن زۆر گرنگە مامۆستا پێبیتن ئەوە هەر سێ ڕەنگەکەی و هەروەها ئەو تێپە زۆر زار هەیە وێنەیەک مامۆستا لە دیواری دەداتن یان لە سەبوڕەکەی دەداتن بە هەمان شێوە مامۆستا حەزەکەی ئەو جانتایە بخرە تەنیشتی خۆت بانە چەمەیتەوە ئەوە نەبوو زۆر چاک ئەو قەڵەمە لە بۆ نیشانکردن کاتێک پەرتوک شوێنێکی گرنگ لە بۆ قوتابیەکان نیشان دەکەی بۆ قەڵەمە نیشان دەکەی بۆ ئەوی قوتابیەکان باشتر بیبینن ئەوە ڕەشکەرەوەیە مساحە مامۆستا پێویستی پێی دەبیتن بە هەمان شێوە ئەوە مەقەسێکی بچووکە لە بۆ بڕینی هەندێک وێنە مامۆستا ئیشی پێدەبیتن ئەو فلاژ میمۆریە دەتوانی ئێستاکە تەختەی زیرەکمان هەیە وایت بۆرد سمارتمان هەیە مامۆستا دەتوانی هەموو ئەو بابەتانی کە ئامادەی کردێ بە پاوەرپۆینت لەنا ئەو فلاشی دابنێ لەگە سەبوڕەکە لە بۆ قوتابیانی شەرحکە هەر چەندە ئێستا لە ناوەندەکانی حکومی ئەو سەبوڕە بەکار نایەتن هەر ئەو وایت بۆردی بەکاردێتن بەڵام لە زۆربەی قوتابخانە ئەهلیەکان ئەوە بەکاردێتن ئەوە بۆنێکی سووک و خۆش مامۆستا پێویستی پێدەبی ڕۆژانە لە خۆی بداتن چونکە سووک و خۆش کاریگەری لەسەر قوتابیەکان دەبیتن کاتو بۆ نەخۆشەی دەسێ ناوپۆلەوە یعنی قوتابیەکان هەست بە ئارامی دەکەن هەست بە خۆشەویستی مامۆستا و پیشەی پیرۆزی مامۆستایەتی دەکەن واتە گرنگی بە ڕووکاری دەرەوەوە پاراستنی و ئەتەکێتانەی کە بەرامبەر بە هەر کەسێکی دیکە ئەوەستی بۆ مامۆستایگەگەر بۆ خەڵکی تر یەک جار گرنگ بێت بۆ مامۆستا زۆر گرنگە چونکە ئەوها کات کە خۆی هەروە بۆنی خۆشات لێکە سەرنجی بەتاکید بەدڵنیایەوە بەرامبەرەکەت ڕابش قەلەمدار ئەویش پێویستە لە بۆ مامۆستا پێویستی پێدەبیتن ئەو فیکەیە زۆر جار هەیە مامۆستا سەرنجی قوتابیەکانی پێڕادەچێشی هەندێک قوتابی سەرنجیان دەڕایان هەندێک چالاکیان لە ناو پۆل پێ دەکات بۆ فیکەیە دەتوانی مامۆستا چالاکیەکانی ناو پۆلیان پێ بکات ئەوە لاکە لە بۆ ڕەشکردنەوە جار هەیە مامۆستا پێویستی پێ دەکات پێی ڕەش بکاتەوە بە هەمان شێوە ئەو کۆنتڕۆڵە لە بۆ داتاشۆ بەکاردێتن مامۆستا سلایدەکانی پێدەگۆڕیتن زۆر گرنگە نەک بەدەست بیگۆڕیان بە ماوەز بیگۆڕیتن ئەوە شار بۆنە
ئەو دەبدەبێ یاخود میزەڵانیشی پێدەرێن لە بۆ زۆر سالاکی بەکاردێ مامۆستا دەتوانی ئامادەی بکاتن ناوی قوتابێکی لەسەر بنووسی ناوی شارێکی لەسەر بنووسی پیتەکانی ئەلفوبەی کوردی پیتەکانی ئینگلیزی چالاکێکی بیرکاری یعنی قوتابیەکان چێژی لێوەردەگرن بەڕاستی کاتێک ئەتو ئەوی بەکاردێنی واتە وەکو دیارێک لەناو جانتاوەکو دیارەک یان چۆنەڵە چنگە چکلێتی تیاابێ کەسێ وەڵامێکی دایەوە یەکێ لە قوتابیەکان بیدەکانی ئەوش بەدڵنیایەوە بڵێ ئەجا من لێرکانە لەبەر ئەوەی بابەتەکان دەوی پەروەردەی بن چکلێت یەک لەو بابەتانەیە کە شیرنیەکی ناتەن دروستە ینی دەبی شیرنی لەناو جانتای مامۆستا داوی مەسەن بۆ نمونە مێوش بۆ نمونە باوی بۆ نمونە مەسەن ئەو خواردنانەی کە تەندروستن و بە تایبەتی کوردەوارین هەم لایانی کوردەوارەکەی قوتابیەکە بزانی هەم تەندروستە چونکە ناکرێ مامۆستا شتێک بداتە بە قوتابی کە ناتەندروست بی لەناو پرۆگرامەکانی خوێندنیش باز لە خۆراشی تەندروست دەکاتن یعنی ناوی پێچوانە بێتن بەڕاستی دەبی یەک بگرتەوە لە هەمەشەوە ئەوە قەلەم کاتە ئەویش هۆکارێکی زۆر باشە هەم لە ڕووی تەندروستیەوە منداڵان ئەگەردارکرێنەوە کە ئەو جۆرە خۆراکانە ناتەندروستن ئەمە هاندانێکی ترێت چونکە هەمیشەمان وت و باسمان کردو ئەڵێن هەندێک جارێ منداڵ ئەوەندەی لە مامۆستاشت وەرەگرێ لە ماڵە وەری ناگرێت دایک و باوکە هێڵە تا بەیانی من پێڵم فایدەی نییە بەس کە مامۆستاکە یەک جار پێڵە بە قسەیەک بەدڵنیاییەوە مامۆستا هەموو قسەکان قوتابی هەموو قسەکانی مامۆستا جێبەجێ دەکەن بەتایبەت ئەگەر مامۆستاکە ینی وتە و کردداری یەک بیتن ینی هەردوو لە یەک بیتن ئەوە قەلەمدا دەرە بە هەمان شێوە ئەوەش بە هەمان شێوە قەلەم زافە ئەو نیشاندەرە زۆر زار هەیە مامۆستا بە تایبەتی نەخشە یان وێنەک لەسەر دیوە هەیە یان لەسەر سەبوورە هەیە ئەگە مامۆستا بچیتن لەوانەیە زانیاریەکان بگریتن لایەکی بەڵام بەو نیشاندەرە ئەو هاتۆزەک لە دوورەوە نیشانیدا سەرنجی قوتابی زیاتر ڕادەچێشی دەست نیشانی دەکاتن ئەوە بەسکەش دەکرێتەوە بە هەمان شێوە پێشتر ڕەنگە ئەگەر مامۆستا بۆ نیشانکردنی سەر تەختەکە بیستا شتێک پیشان بێت دارێک مەستەڕەیەکی بەدەست بوو هەر بخۆی بینینەکەی تۆقێنەر بوو جیاوازی ئەمە لەگەڵ ئەو دارە چییە؟ ئەوە پەروەردەیە ئەوە قوتابی سەرنجی لێوەردەگری باشتر سەرنجی دەچێت یعنی دڵڕاوچێ نابیتن تووشی دڵڕاوچێ نابیتن ئەو کاتە ئەو دارە لە بۆ نیشاندانیش بەکارد ئەگەریەوەیە پێشی لێ بدرێتن بەڕاستی ونیا یان مەستەرەکە بە هەمان شێوە بەس ئەوە شتێکی پەروەردەیە بەڕاستی ئامرازی کەشەیە لە هەمان شێوە بەوشێ ئەوە کاتگرەوەیە مامۆستا دەبی ئاگای لە کاتەکەی خۆی بچون کە چل خولەکەت هەیەەوە یانزار هەیە کیوزەکی بە قوتابیەکان دەکەیت چالاکیش بە قوتابیان دەکەی 5 خولەک زۆر گرینگە دەدرێتە قوتابی جار هەیە ئەگە ئەوە هەبیتن قوتابی فێرە گرنگی کات دەبیتن 5 خولەکەکە تەواو بۆ بریکاکە کاتت تەواو نەک کاتەکەی لە بۆ درێژکەوە قوتابی فێرە کات درێژکردنەوە بیتن فێرە ناز بیتن کات گرتنەوە لە بۆ قوتابی زۆر باشە کە بتوانێت فێری بەڕێوەبردنی کات بکرێت کەواتە هەر بەم کەرەستانی کە هێشتا هەموو جانتاکە نییە کۆڵێک فێرکاری تیابوو کۆڵێ ئەتەکێتی تیابوو بۆ قوتابی کە سبەی دووسبێ ئەچێتە ناو کۆمەلگایەکە ئەزانێت کات چەندە گرنگە ئەزانێ نابێ ڕفتارێک کاتکە ببێتە هۆی ئەوەی کە تونند و تیژی لێ بکەوێتەوە و ئەزانێت کە وەرگرتنی خەڵات چەندە گرنگە دڵخۆشکردن بۆن خۆشبوون باش ئیتر دیکە ئەوە چرخە لە وەرزیستان کاتێک کە سۆباکە دەکوژێتەوە یان ئەتو بەیانی زوو دەسی سۆباکە دادنەگیرساوە فریا گوزارەکە فریانە کەوت ئەتو دەتوانی ئەو کارە بکەیت لۆ ئەوەی قوتابیەکان بێنە شوێنێکی ئارام شوێنێکی گەرم لە ساردی بپارێزرێن ئەوەش بە هەمان شێوە بەکارێت ئەو موگناتیسا هەندێک جار هەیە پێویست دەکات لەسەر وایت بۆردەکە لاپەڕەیەک یان وێنەیەک بۆ ڕاگیری دەکەیت لەوانەیە بەشتێکە نەتوانانی ڕای بگری بۆ موگناتیسە دەتوانی ڕای بگری دەینە سەر کەلوپەلە تەندروستیەکان مامۆستا دەبی کۆمەڵێک کەلوپەلی تەندروستی پێ باش ئەمانە کەلوپەلی فێرکاری بوو ئەوانە هەموو لەگەڵ کەلوپەری وەکو چۆنەڵی یاریکردن با بڵێن ئەو میزەڵانە و ئەوەی کە باسمان کرد ئەوەی باسی خواردنەکانمان کردەوە لە ڕووی تەندروستیەوە بوو ئەوەی ئەمانیش چێتە قاڵبی تەندروستیەوەش لە ڕووی تەندروستیەوە ئەوانە کەلوپەلی تەندروستی مامۆستا دەبی ڕۆژانە بەردەوام پێ بێت ئەوە کلێنسە مامۆستا دەبی پێ بێتن چونکە ڕۆژان لە خۆمان داوا لە قوتابی دەکەین کە کلێنست پێ نیشانەی پاک و خاوێنیە هەفتانە ڕۆژێک یان لە گۆڕپان یان لە ناو پۆل پشکنین لە بۆ قوتابیان دەکەین کاتێک کە کلێنستی پێ نیشانەی ئەوەی ئەو قوتابیە گرنگی بە پاک و خاوێنی بدا کاتێک قوتابی وەریدەگری کە مامۆستا بۆ خۆی هەڵگری ئەو کلێنسە بیتن دەبی لە خۆی هەڵگری بیتن وەنینۆچی کردبی وە گرنگی بە پاک و خاوێنی خۆی دابی بەڵێ ئێمە هەمیشە ئەم قسەیە زۆر بوارە ئەوترێتەوە سەبارەت بە قوتابی بە منداڵ کە منداڵ شێوەی ئسفنج ئاسایە وەکو ئسفنجێکە ئەی خەیتە هەر شلەمەنیەکەوە ئەو شلەمەنیە هەڵەمشێت واتە ئێوە هەر ڕفتارێکتان هەبێ لە ناوپۆلا داوای هەر شتێک بکەن لە قوتابەکان ئەبێ خۆتان بیکەن بۆی کە ئەو منداڵە وەکو ئەو ئسفنجە ئەو مادەیە هەڵمشێت بەدڵنیاییەوە کاتێکم جار ئەرکی خۆتانە بڵێ قوتابی ئەوەی سەرنج دەدا بە چاو دەبینی بەگوێ دەبیستی بەڵام کاریگەری چاوی زیاترە لە جێ لە بیستن ئەگە ئەو شتانە ئەتو بەردەوام ئێستا و کە ئامۆژگاری قوتابی دەکەی دەرێ پاکشکەرەوە تەعقیم بەکاربێنە لەخۆر لە پێش چای قوتابیەکەی بەبێ پێگوتن بەبێ ئاماژەکردن کە توێ ناو پۆلەکە بەکاری بینە ئەوە قوتابی بەکاری دێنی بە هەمان شێوە
ماسک ئەو دو ساڵی ڕابردوو هەموو جیهان بە نەخۆشێکی بە ڤایرۆسی کۆڕۆنا دەیناڵ ماسک زۆر گرنگە لەوانەیە مامۆستا تووشی پەتایەک بوو یان قوتابێک تووشی پەتایەک بۆی ئەو ماسکە تەندروستی خۆی تەندروستی قوتابیەکەی دەپارێزی بە هەمان شێوە ئەو کلێن سەتەڕە لە بۆ سڕینەوەی وایت بۆرد لە بۆ ڕەحلا لە بۆ دەست لە بۆ زۆر شت بەکاردێکا لەوانەیە بۆی نەبی خاوێن نەکرێتەوە یەکێکی تر لەو شتانەی کە مامۆستا دەبی پێی بیتن بابەتەکان زۆر مامۆستاواش بێ جانتاکانتان زۆر قورسە بێ جانتاکە مادەم مامۆستا هەڵگری ئەو پەیامە بیتن دەبی ئامادەبی ئەو جانتای شار بگری چونکە پەیامەکەمان پیرۆزە پەیامەکەمان گەورەیە ئەمە ڕابەرایەتی و سەرکردایەتی کۆمەڵ قوتابی دەکەین کە سبەینەیە گەورە دەبن دەبی شانازیان پێوە بکەین کەوانە پەروەردەی دەستی ئەمە بووینە بە دڵنیاییەوە بە شانازیەوە ئەو وڵاتیان ڕادەست بکەین بۆ ئەوی وڵات بڕێوە بن ئەوە پەیامی ئێمە بەڕاستی ئەوە کۆمەڵێک زەلف و ئەوەیە کە دەکرێت مەسەلەن نامەیەک لە بۆ دایک و باوکی قوتابیەک بنێری بیخێناو ئەوە یان نامەیەک بدەیە قوتابی لەناو ئەو کاغەزەدا بینێری پەیامێکی جوانتر دەگەینی وەک لە کاغەزێکی ئاسایی ئەو زەرفانە بە هەمان شێوە ئەو زەرفە لە بۆ پاراستنی هەندێک لاپەڕەی تایبەت هەیە هەندێک فەرمانی کارژێڕی هەیە دەتوانێت لەناو ئەو زەرفەدا مامۆستا بیپارێزی کە لە دەستەی کارژێڕی وەریدەگریت ئەو شەو ئاوێنەیە مامۆستا زۆر پێویستی پێدەبی لە بۆ ڕێخستنی سەر و پرچی خۆی چونکە قوتابی کاتێک کە مامۆستا دەچێتە ناو پۆلەوە لە ژێرەوە سەیری دەکات تا دەگاتە کۆتایی یعنی ئەوش کاریگەری لەسەر قوتابی مامۆستایەکە لە پۆلێوانی و تۆ هیلاکە چل دقەیە لە ژوورەوە بەدڵنیایەوە پێویستی بۆ ئاوێنە دەبێت لە بەرامبەر خۆی ڕابگری سەر و پرچی و شێوازی خۆی ڕێک بخە بۆ ئەوەی بە شێوازێکی جوان دەربکەوە بەرامبەر بە قوتابیەکانی قوتابی حەز ببینین مامۆستا بکە حەز بکاتن وەکوی ڕێکپۆش و جوان پۆش بیتن ئەو قوتابیە بە هەمان شێوە ئەوە ڕاستەیە مامۆستا پێویستی پێدەبیتن چونکە ئێمە دەبێت هێلی ڕاست بچێشین و هەنگاوەکانمان ڕاست بیتن باش مامۆستایان چونکە ئێمە کاتمان کەمەوە حەزیشەکەم هەموو ئەو پێداویستانی کە ناو جانتاکە تا هەیە بیبینین بۆیە ئەگەر یەک تۆز بکرێت ئەو ئەوانە چین ئەمانە کۆمەڵێک ئیمۆجیە لە بۆ دڵخۆشکردنی قوتابیەکانە کاتێک قوتابیە لە ناو پۆلدا چالاکی ئەرشی ماڵەوە ئامادە دەکاتن یان کیوزی دەدرێتەوە یان تاقیکردنەوە بیزنمرە لە نووسینی دەدرێتەوە یەک لەو ئیمۆجیانە لۆی لە وەرەقەکەی دەدەی دەبێتە پەیامێکی جوان بۆ ئەوی قوتابیەکە دڵی پێخۆش بیتن بۆ ئەوی هانی بدەی جارێکی تر بێتەوە ئەو دەستکێشە لە بۆ ژینگە پارێزی مامۆستا پێویستی پێدەبێتن لە بۆ پاکردنەوەی پۆل چونکە ئەمە نابی هەر بە قوتابی پۆل پاکردن مامۆستا دەبی لە خۆی پێشەنگ بی مامۆستا دەبی لە خۆی دەست پێ بکە لە بۆ پاراستنی خۆی دەبی ئەو دەستکێشانە لە ناو جانتاکەیدا هەبێتن لە کاتی هەڵمەتی ژینگە پارێزی ئەوەی بکەن ئەو پارچە وەرەقە ڕەنگا و ڕەنگانە لە بۆ زۆر چالاکی بەکاردێتن ئەو پلاستەرە زار هەیە برینێک لە دەستی قوتابیان لە دەستی مامۆستا دەکرێتن بە زووترین کاتیاگوزاری سەرەتایی لە بۆکەی کاتمان نەماشتی دیکەت زۆر ماوەشتی کەمایە زۆریش ئەگەر بە کورتی چونکە هیچ کاتمان نەماوە زۆر چاکە سوپاسان دەکەم ئەوەی زیاتر گرینگە ئەوانی تر دەفتەر پلانی ڕۆژانەی مامۆستایە کە پلانی تێدا ئامادە دەکاتن ئەزەوە بە زۆر و شێواسەیە ئەوە تۆماری ناوی قوتابیان و نمرەکانی تیان کە لە ناو جانتای مامۆستادا دەبێت ئەوە نەخشەیە جار هەیە پێویست بە نەخشەی کوردستان دەبیتن ئەوە سیستەمی قوتابخانە بناڕەتیەکانە کە مامۆستا دەبی پێش شارەزابێتن چۆن هەڵسوکەوت لەگە قوتابی دەکاتن ئەوە ئەتڵەسێکە لەسەر هەرێمی کوردستان و عێراق جار هەیە ئەتو پێویستی پێی دەبیتن بە هەمان شێوە ببورن ئەو نامیلکە پەروەردەیانە جار هەیە ئەتو مامۆستایەک نهاتوە بۆ قوتابخانە ئەتو دەچی وانەکەی پڕ دەکەیەوە و ناتوانانی وانەکەی بژ بڵێەوە دەکرێت بەو نامیلکە پەروەردەیانە سوود بە قوتابیەکانت بگەین یەکێک لەوانە قوتابیەکان بنێرنێن دەرەوە یان لۆ خۆت دادەنیشی لە ژووری مامۆستایان دەروانت نییە دەتوانیت کاتەکەی خۆت بەو کتێبە پەروەردەیانە بەسەر بەریت مامۆستا خێرا ئەگەر بکرێت لە بەرەوەی کە زۆر سپاس ئەوە دەفتەر تێبینیە دەکرێت مامۆستا دەفتەرش دەفتەرێکی تێبینی هەبیتن بە هەمان شێوە مامۆستا دەبی ئەو پەرتوکەی پێبیتن کەوانەی پێدەڵێتەوە پەرتوچی خۆی چونکە ناکرێت پەرتوک لە قوتابی وەربگری دەبی پەرتوچی خۆت پێبی ئەو یەکێک لە خاڵە گرینگەکان ئەوە دەفتەر پلانە کە بە کۆمپیوتەر نووسراوەتەوە بە شێوازێکی جوان ڕۆژانە مامۆستا دەبی بەکاری بێنیتن ئەوە گۆڤارێکی پەروەردەیە کە مامۆستا دەبی لە بابەتە پەروەردەیەکان ئاگاداربی ئەو هەندراوی ژینگەی و منداڵانە کە لە بە قوتابیان فێریان دەکەی بە هەمان شێوە ئەوە گوڵە جار هەیە مامۆستا قوتابی بەهایشی زۆر جوان پێشکەش دەکاتن ڕەوشتێکی زۆر جوان دەکات بە تەنیا پۆلەکەی پاکردەوە دەکرێت ئەو گوڵی پێشکەش بکەیت لە ئەوی بەردەوام بیتن ئەوە ئاڵای کوردستانە جار هەیە ڕۆژی ئاڵایە یان باز لە ئاڵا دەکەین دەبی مامۆستا ئاڵایەکی بەدەستەوە بیتن کە هەمومان لە سای و سێبەری ئەو ئاڵایە هەمومان حەز دەکەین ئەو ئاڵایە بەرز و شەکاوە بیتن لە ناو کوردستاندا
زۆر باشە مامۆستا ئەوە ئەفۆنکە ئەوە لە بۆ پاکردنەوەی پێڵاوی مامۆستا ناکرێت مامۆستا پێڵاوەکەی بە تۆزە خۆڵ بیتن دەبی ئەویشی پاک و خاوێن بیتن وەکو کە ناخی پاک و خاوێنە بەڕاستی سپاستان دەکەم دەستەکانی تۆ خۆش بێت مامۆستا سلێمان سەلیم نووسەری پەروەردەیی کە لەگەڵمان بوویت سەبارەت بە جانتای مامۆستایەک کە جانتایەکە بەڵام پڕە لە فێرکردن لە ڕووی زانستی و هەروەها تەندروستی و هەروەها ئەتەکێتی ژیانکردن لە کۆمەلگایەکە کۆمەلگەیەکی دەروون دروست بێ بۆ منداڵەکان سبێ و سبەی خوان ئەو کۆمەلگایە بەڕێوەبەر دەستەکان خۆش بێ زۆر سپاس دەستان خۆشبی لەوە ئەو کاتێ سپاستان دەکەم زۆر دەچینە سەر بابەتێکی وەرزشی کە ڕکابەرایەتی تێنسی کراوەی کۆریا 250 خاڵی بەردەوام و هەروەها تارۆدانتێڵی ژاپۆنی بە بردنەوەی دەستی بە پاڵەوانێتەکە کرد و شاپۆڤالۆنی کە نەدیش دووەمین سەرکەوتنی بەدەستێنا و گەیشتە قۆناغی سێمی پاڵەوانێتەکە. دەنیس شاپۆڤالۆڤ تێنەزانی کەنەدی هەنگاوێکی دیکەی بۆ برنەوەی ناسناوی تێنسیکراوەی کۆریای باشوور هاوێشت. شاپۆڤالۆڤی کەنەدی لە پاڵەوانیەتی 250 خاڵی کۆریا کە کۆی خەڵاتەکانیان پاڵەوانیەتە $250,000 لە قۆناغی دووەم ڕوبەڕووی موناری ئیسپانی بووەوە. لە سێت یەکەمدا هەردوو تێنەزان ڕکابەریەکی بەهێزی یەکتریان کرد کە ئەم سێتە چوە تایبرێک دوجار شاپۆڤالۆڤ سێتی یەکەمی بە 7-5 بردەوە. بەڵام کەنەدیەکە لە سێتی دووەم هێندە سەختی نەبینی و ئەم سێتەی بە 6-4 بردەوە و یاریەکەی لە ماوەی کاژمێرێک و 49 خولەک یەکلا کردەوە. بلیتی قۆناغی سێمی بەدەستێنا. لە یاریەکی دیکەی تێنسیکراوەی کۆریا تارۆ دانێلی ژاپۆنی لە یەکەمین تاقیکردنەوەیدا سەرکەوتنی بەدەستێنا. دانیێلی 29 ساڵ ئەمجارە ڕوبەڕووی گۆمێزی ئیکوادۆری بووەوە. هەردوو تێنەزان یاریەکی بەهێزیان کرد بەڵام ئەنجامی کۆتایی لە بەرژەوەندی تێنەزانە ژاپۆنیەکە کۆتایی هات. دانیێلی یاریەکەی بە دووسێتی 6-4 هاوشێوە لە گۆمێز بردەوە و بە کاژمێرێک و 42 خولەک بربەسی قۆناغی یەکەمی تێپەڕاند. دوای 20 ڕۆژ لە پشوو بەهۆی هەڵوەشاندنەوەی خەڵاتی گەورەی رووسیا و هەروەها دوای 3 ساڵ لە بەڕێوەنەچوونی هیچ قۆناغێکی فۆرماڵە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا سنگاپور میوانداری یەکەمین پێشبڕکێی ئاسیایی ئەم ساڵەکات کە لە ئەگەری بەدەستێنانی پلەی یەکەم ماکس ڤێرستاپین بۆ دووەمین ساڵ لەسەر یەک ئەبێتە پاڵەوانی جیهان. بۆ یەکەمین جار دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا یەکەمین پێشبڕکەی فۆرمولاوەن لە کیشوەری ئاسیا بەڕێوە دەچێت. سنگاپورە میوانداری پێشبڕکەی داهاتووی خەڵاتی گەورەی جیهانی فۆرمولاوەن دەکات کە لە ساڵی 2019 بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا هیچ پێشبڕکەیەکی فۆرمولاوەن لە وڵاتە بەڕێوە نەچوو. هاندەرێکی زۆر گەشتی سنگاپوریان کردووە. خواستێکی زۆریش لەسەر بلیتی خەڵاتی گەورەی فۆرمولاوانی سنگاپورە هەیە. بە جۆرێک پاکێجی ئامادەبوون لە خۆناغە تاقیکاریەکان و پاڵاوتن و پێشبڕکەی سەرەکی گەیشتووەتە $70,000. تیمەکان دوای کۆتاییاتنی خەڵاتی گەورەی ئیتاڵیا و بەهۆی هەڵوەشاندنەوەی خەڵاتی گەورەی رووسیا 20 ڕۆژ لە پشوودا بوون. چەند ڕۆژێکیشە گەشتی سنگاپوریان کردووە و ئامادەکاری بۆ خەڵاتی گەورەی فۆرمولاوانی سنگاپورە دەکەن. 21مین جارە سنگاپورە میوانداری قۆناغێکی فۆرمولاوان دەکات. لە ساڵی 1966 بۆ یەکەمین جار پێشبڕکەی لێ بەڕێوە چوو. مەیدانی سنگاپورە ماوەکەی 5 کیلۆمەتر و 63 مەترە. پێشبڕکەی سەرەکیش 61 سوڕە. سباسیان ڤیتڵی ئەڵمانیش ڕیکۆردی بەناوە. 5 جار لەم مەیدانە بۆتە پاڵەوان. لەم خۆناغە چاوەکان لە ماکس ڤێرستاپنی هۆڵەندی و شۆفێری تیمی ڕێدبۆڵە کە بە کۆکردنەوەی 335 خاڵ بە جیاوازی 116 خاڵ پێشەنگی شۆفێرانی گرتووە. بەبوون بە پاڵەوانی خەڵاتی گەورەی سنگاپورە و بەدەستێنانی خاڵی خێراترین سوور بۆ دووەمین ساڵ لەسەر یەک دەبێتە پاڵەوانی جیهان. بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم بەیانی بانی 24 زۆر سپاسان دەکەم کە لەگەڵم بوون. ئەو هیوایە کە هەمیشە تەندروست بن باش بن بەجێتان لەگەڵم خواتان لەگەڵ ماڵتان.